حەمە ساڵح فەتاح وەک یەکەمین هاوڵاتی هەڵەبجە ڕووی کردووەتە بنکەی وەرگرتنی پارەی کارەبا کە لە ناو بازاڕی شارەکەدایە تاوەکە و بڕەپارەی بۆی هاتووەتەوە بیداتەوە حکوومەت. ئەو پێی وایە وەرگرتنی پارەی کارەبا مانگانە لە کاتی خۆیدا و کردنەوەی بنکەیەکی لەم شێوازەش لە ناو بازاڕی هەڵەبجە کاراسانێکی زۆر باشە بۆ هاوڵاتیانی شارەکە. گرنگەکەی ئەوەیە کە بۆ خەڵک نزیکە دوور ناکەوێتەوە وەکو بڵێ مەسروفەکەیشی بۆ خەڵک باشترە شتێکی باشە بەلای منەوەیت نازانم خەڵکێکی تر لەمەوە پێشتریش هەموو مانگێ بدرایە باشتر بوو بۆ خەڵکیش و بۆ با بڵێن حکوومەتیش. ئێستا کابرا هەیە 3 ملیۆن قەرزارە 2 ملیۆن قەرزارە ملیۆنی قەرزارە ئەگەر هەموو مانگی حکوومەت بەهاتایە 2 مانگ جارێکیش بەهاتایە ئەو پارەی ببردایە وای لێ ناهات. بەڕێبەتی گشتی کارەبای هەڵەبجە کردنەوەی بنکەکە دەگەڕێنێتەوە بۆ جێبەجێکردنی ڕاستپەردەکانی جێگری سەرۆکی حکوومەت کە ئامانجلەی کاراسانیکردنا بۆ هاوڵاتیان لەسەر ڕاستپەردەی بەڕێز کاقوبات ئەم بنکەمان کردوتەوە کاراسانیەک بۆ هاوڵاتیان کە بتوانن بێن لێرە تەسفی حسابی خۆیان بکەن و پارەی کارەبای خۆیان بدەن. ڕۆژانە لە ڕۆژی یەکشەمەوە تا ڕۆژی پێنجشەمە لە سەعات 8 بەیانیەوە تاوەکو سەعات 5 ئەوارە کارمەندانمان لێرە دەوام دەکەن. کردنەوەی بنکەیەکی لەم شێوازە لە ناو بازاڕی هەڵەبجەدا لە ڕووی ئابووریەوە خەرجێکی زیادە لەسەر هاوڵاتیان کەم دەکاتەوە. زۆر کارە ئاسان ئێستا خەڵکێ بەگەر تەکسیێک بگرێ بۆ بەڕێوەبەراتی لە دەواازی شارۆە لە شارە بگرێت 5,000 تا 6,000 کری تەکسێدە بەس کابرا هەر بۆ داغاتی خۆی کات بەسەردبن دێتە بازاڕۆ وەسڵەکەی لە گیرفانە بەمەرجی وەسڵی کۆنی تازەی پێبێت دێتە بازار لێ دەتوانێت پارەکەی تەسلیم کات. هاوڵاتیان چیتر مانگانە ئەو بڕەپارەی بۆیان دێتەوە لە بەردەرگای ماڵەکەیان یا لەم بنکەیە لیان وەردەگیرێت. حکوومەت لە ئێستاشدا هیچ فشارێک بۆ گەڕانەوەی قەرزی کەڵەکەبووی ساڵانی پێشتر لە هاوڵاتیان ناکات تەنها ئەو بڕەپارەیە وەردەگرێت کە لەو مانگەدا بەکاری هێناوە بۆی گەڕاوەتەوە. هەر هاوڵاتێکیش ویستی قەرزی کارەبا بگەڕێنێتەوە بۆ حکوومەت دەتوانێت هەر لەم بنکەیە قەرزەکەی بداتەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.